بەناوی خوای بەخشندەی میهرەبان خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگاکان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت. من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش دەبمەوە میوانی ماڵتان. هیوادارم میوانێکی ڕوحسووکی نێوماڵەکانتان بم چەند کات و ساتێک بەیەکەوە بین بۆ ئەوەی ئەمڕۆ باسی مرۆڤێکی مەزن دەکەین. باسی ڕەوشتی مرۆڤێک دەکەین کە پێویستە هەر هەمومان لە ژیانی ڕۆژانەماندا ئەو ڕۆژتانە ڕەوشتی ئەو کەسە لە ژیانی ئێمە ڕنگ بداتەوە. جا شاعیر شتێکی زۆر جوانی هەیە کە دەفەرمێ قوربانی کەسێ بم کە بە قوربانی نەبی بێ، غەیری سونەتی ئەو ڕێبازێکی دی نەدی بێ. ئازیزانی من، ئەمڕۆ ئێمە زۆر محتاج و ئاتازی ڕەوشتەکانی پێغەمبەری خواین صلی الله عليه وسلم. بۆ ئێمە هەموو تاکەکان پێویستمان بە ڕەوشت و ڕەفتاری پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. ئێوە لەگەڵمان نەبن، من ئەمڕۆ باسی ڕەوشتەکانی پێغەمبەری خوا دەکەم صلی الله عليه وسلم لەگەڵ ئەو بەشداربوانەی کە لێرەن ئێوەش بیسەر و بینەرمان. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باش ماوە ساحوڵتان سپاستان دەکەم و فەضڵ یا ڕەبی. یاخۆ باش بن. چۆن لە ژیانمان چاو لە ڕەفتارەکانی پێغەمبەری خوا بکەین صلی الله عليه وسلم. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. سەرەتا پیرۆزبایی هاتنەوەی ئەو مانگە پیرۆزە کە مانگی ڕەحمەتە، مانگی ولادەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هەموو مسلمانان بکەین. طبعا پێناسەیەکی شاعرانە کە دەرێ ولد في مكة فكرمها وهاجر مدينة ونورها وسكن في قلوبنا فطهرها. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو وەسفەی کیفایەتە کە دەفەرمێ لە شاری مەکە لەدایک بوو، ڕێزداری کرد، هیجرەتی کرد لە بۆ مەدینە، ڕووناکی کرد و لە دڵەکانی ئێمەدا جێگیر بووە ئێمە بە دیداری پێغەمبەر و بە سەڵاوەتی پێغەمبەر و بە ئیتیباعی پێغەمبەر پاک دەبینەوە. طبعا شاعيري قولش بصيري فرمية محمد ذكره روح لأنفسنا محمد شكره فرض على الأمم. أو لدقي شاعراني كدلي براستي بيغمبر ذكري قولتدين روشناي وآرامي لبضلكان من وباسكرني بيغمبر صلى الله عليه وسلم دفرمي فرز لسر أو أمته لبلوي فرز خوي تبارك وتعالى وتايكر يلقناوي خوي لە کاتی شەهادە هینان، لە کاتی نوێژ، لە کاتی قامەتە، لە کاتی بانگە و لە هەموو ئەو کاتانەدا حتا پێغەمبەری خوا دەفەرمی عەلەیهی سەڵات وەسەلام لە ئەسنای دوعاشە ئەگەر سەڵاواتی لەگەر نەبیتن بەڕاستی قبول نابیتن. چۆن ئێمە زیندوی بکەینەوە ئەو یادە پیرۆزە، ئەو یادە پیرۆزە گەورەترین زیندوکردنەوەی ئەوەیە بە ئاشناکردنی خۆمان، دەوروبەرمان و خاو خێزانمان و دۆستانمان، خۆشەویستانمان بە ژیان و بە کردداری ئەو پێغەمبەرە، بە ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە کردارە، نەک بە خوێندنەوەی پەرتووکێکە لە سەفحەیەکەمە هەتا دەگاتە کۆتاییە، بەڵام بە کردار هیچمان لێ ڕنگ نەداتەوە. گەورەترین زیندوکردنەوەی ژیانی پێغەمبەر و تەمەنی پێغەمبەر و کردداری پێغەمبەر لەوە ڕنگ بداتەوە کە ئێمەی مسلمان، ئێمەی گەنج، ئێمەی ماوەستایان، ئێمەی قوتابیان و خێزانداران و بەگشتی هەمومان هەوڵ بدەین ڕۆژانە ڕفتاری پێغەمبەر جێبەجێ بکەین بۆ ئەوەی کۆمەلگا ڕۆشن بیتەوە بەوەی کە پێغەمبەر کردی صلی الله عليه وسلم کە پێغەمبەری خوای گەورە وەسفی ئەکا بە صادق الوعد الأمین. ئەو دوو سیفەتەی کە خوای گەورە دایەتیە پار و لەناو ئومەتی سەردەمی خۆیە پێش ئەوەی بیتە پێغەمبەر ئەو لە قەمەی پێبەخشرا، واتە پیاوێکی ڕازگۆ، پیاوێکی خاوەن پەیمانە. ئێمە خاوەن پەیمان بین لەگە خێزانمان، لەگە منداڵمان، لەگە دەوروبەرمان، لەگە سەرەوەی خۆمان، ژێرەوەی خۆمان. ئەو جا بڕۆ هەتا دەسەڵات دارانە، هەتا سەرمایە دارانە ئەگە خاوەن پەیمان بن و ڕازگۆش بن، بەڕاستی گەورەترین زیندوکردنەوەی یاد و ژیانی ئەو پێغەمبەرەیە صلی الله عليه وسلم کە خوای تەبارەک وتەعالەش بەخۆی دەفەرمێ ئین کنتم تحبون الله فاتبعونی يحببكم الله. ئەگەر ئێوە دەتانەوێ بەڕاستی خۆشەویست و ڕێزدار و پایەدار و گەورە و مەزم بن، وەرن شوێن ئەو پێغەمبەرە بکەون، بەڵام شوێن کەوتنێک بە ئارەزوی خۆتان نا، بەوەی کەوا ما ئاتاکم الرەسول فخذوه وما نهاکم عنه فانتهوا. ئەوەی پێغەمبەر دەستی پێوە گرتیا ئەتوش بە فەخرەوە دەستی پێوە بگرا، ئەوەی پێغەمبەر نەیکردیە و لێی دوور کەوتیتەوە
ئەتوش بە شانازی و لی دوورکەوە چونکە گرتنی ڕێگای پێغەمبەر گەیشتن و بە ئامانجگرتنی ڕێگای بەهەشت و دیداری پەروەردیگارە. ئینسان ئەگەر بیەوێ لە دنیادا خوای گەورە بە دیداری بیت و بەڕەوزەی شادکە لە قیامەتیشە بە دیداری خۆی و سێبەری خۆی و بە دیداری پێغەمبەر و شەفاعەتی پێغەمبەری شاد بکە دەبێ ڕۆژانە هەڵسوکەوتی پێغەمبەر لە ژیانی خۆی لە خێزانی خۆی لە منداڵی خۆی لە دەوروبەری خۆی ڕنگداتەوە هەتاکۆ ئاسوو دەبیتن لە بۆ مردن و لە بۆ گۆڕ و قیامەتی خۆی. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين بخير بن يا خو سر كوتون سر في الدنيا وقيامة بن والله لو خواي قول سبحانه وتعالى لو خالوا ما تستعيش بيغمبري كريا قال خوابي فرما زور آزابو زور باكو خاون زور باكو خاون زول در صافا زور بحياة هموش تشي بالام خواي قولش تشكر هموان بقريتوا وات هيز آكار وأخلاق جنية برين قيمتي نبي دور الرول نبي بالله لو أنا أوروك أو أخلاق زور برتسا وسر هذا دارين أو الزرورية وكو أوروك رحم بيكتي كردن لأنه كم ملقاش مثلا درو دلسو دارين كاك راس قوي لو دار مثلا دس باشي وقندلي دارين كاك دس باشي هريك لخالك سر هذا بالله همشان زور زروري بالله ما أوروك هم دارين مثلا بالفعل مهرباني وبزيي ودل نرمي وبرحمية ئەگەر ئێوە ئەمە ڕەحم بە یەکتر بکەین بەڕاستی وا نابی یعنی لەبەرەوە هەر کەسێک ئەوڕۆکە هەردەوێ بقرسێنتەوە ڕابچێشی لۆ خۆی ئێ خۆم لۆ خۆمی توش دەخۆم ئەوزاوە کارە ساتە بە زیرەکاتیشی دەزانی بە بلیمەتیش زانی دەرەوە زۆر باشە و وایە زۆرزانە و لێزانە وایە لە بۆشی پینە دەکرێت بەڵام وانە یان ئەگەر بێت و هەم ڕەحم بە یەکتری بکەن مەتەرن با بە منداڵەکانی داک بە منداڵەکان لەگە داک و بابیان زیران لەگە زیران دۆست لەگە دۆست ئەو هەمووی ئەگەر وتیەوە تەواو ناتانی سنوورەکان ببزێنی لەبەرندی پێغەمبەر صلی الله سەلامی خۆی لەسەر بێ بەسی ئەو خاڵکە ڕاکێشا والله بەشیر نەبوو بەتیر نەبوو بە پار و پوڵ نەبوو بە ئەخلاق بەرزەکەی خۆی لەگەرەوەی ڕەحمی پێویست و بە ڕەحمی بەکاردان لەگەر ڕازگۆی لەگەر دەستپاشی بەوە توانی هەمویان ڕابچیشی بستە پێشە بستان ناو مشکەکان سوێن ناو دڵ و دەروونەکان لەبەرەی ئەوانە هەموو زۆرین بەزەوە ئەو ڕێکەکەن یەک لەوانە ڕازگۆیی کەش لەوانە دڵنەرمی و بەزەیی بێکتر داهاتنەوە پێکردن زۆر باشە. یەک لە سیفەتەکان کە مامۆستا ئاماژەت پێکرد ڕازگۆییە چەند گرینگە لە ژیانی ئێستامان لەو سەردەمەی کە ئێمە تێدا دەژین یعنی لە کڕین و فرۆشتنمان لە مامەڵەکردنمان لە هەسوکەوتمان لەگەڵ یەکتریدا ڕازگۆ بین یعنی ئەو ڕازگۆی لە ژیانی ئێمەدا ڕنگ بداتەوە. واللهی تەماشاکە ئێستاکە مسلمانان چونە ماڵی دایکی ئیمانداراندا عایشە خوا لە هەموو ڕازی بی گوتیان دایە ئەخلاق و ئاکار و ڕۆشتی پێغەمبەری چۆن بوو سبحان الله زۆر زار فکر دەکەم و ئەتوو بە یەک ڕستە کوتایی پێبینی ئێستا بەم دوگەدەم کاکەوە بەساعتێکی باز ناکرێەوە ئەخلاقی پێغەمبەر وایە بەڵام فەرمی کانە خولقه القورآن و ئەخلاقی پێغەمبەر ئەخلاقی قورئان بوو یعنی دەرن كان النبي صلى الله عليه وسلم قرآنا عمليا حركيا يمشي بين الناس قرآن شي جولا وبول ناو خلقان ده دسو دقيشتين اگر اوا اما بتوانين زي بكين زوز المهم يقلو انا مثلا راس قوي والله امن فكر ذاك ما بيغمر صلى الله عليه وسلم خويا سلبي كو اواني پرورده کرد تصور ذاك مثلا لبون منام دو صحابه هاتن بيغمبر صلى الله عليه وسلم باشي ولا قد مشتك كان لشر دابن بزنجن دو هاتن وزم كربا بقون لولا پیغمبر من الريكاتنا او كميني مشتكان قوتيان قد السنيار متي پیغمبر قوتيان نخل قوتيان بيمان من بدنا انقو شري لبونا كان قوتيان او بيمان من لا شري لبونا كان حتى بريان بدن هاتنا لا پیغمبر صلى الله عليه وسلم پیغمبر فرمي خد سوسنا قوتيان والله حول مسرش فرمي انقورنا ولا بيمان تاندا يعني صاحب قصي خدهم تواو كسي بيست بيامو او زار الصهيب الرومي كوز دكا دكوتنا كمين لان هاي تشو دسي بخوانا نوتي نارم ورنوتي والله أول شيء كان موتيدو أول شيء موتيد كان بهرتي رزالة يقطع أزو بشيء كان يشم قلت كان بقى بيك بين قلت أنا قلت تو بارن بس بار زورت يا معقول بار كمان دبر قلت أجر بار تان دمي رمضان قلت بار كام لفنا شو أنا برام بمن أفرين كافر دجمن برواي بيكر كراز دكا مرام كلو أنا أم بامن ومساوي دري بيان دلهم بس لو بار أم دمي
بالفعل زانیا ڕازەکە ڕاستی شوت لەگە دوژمنی خۆی ڕاستی کرد وا بکەیت دوژمن بڕوات پێ بکە کات و ڕاستگۆی ئەوە لایەک ئیمام عومەر قادەچێک لە شەڕێ ویستی بیکوژی وتی نامکوژی هەتاکو و طلبەتەکەم گوتی سیوتی خۆمە ئەوەک بخۆمەوە زاماوە گوتی زاماوە چی لۆ بین گوتی وعدم دەدەی هەتا ئەوە نەخۆمەوە نامکوژ گوتی ناتکوژم وعدی ئەوە کە ڕشت وتی خەدەعنی قەدو والله هەستە بڕۆ نێکوشت کابرایشکە لە دوو بکوژی بابی دەگەڕا لە شەڕێکی موسڵمان بوو یەکەجی بە ئەسیر گرت قەدەری خوای گەورە ئەو هەو بوو بکوژی بابی بوو نەیزانی گوتی پێم نارێ فلانە کەس چیاوە چیا فلانە کەسە گوتی ئەگەر پێت برێمە ئازادم دەکە گوتی وعد گوتی وعد گوتی وعد گوتی والله ئەمن هەوم دویش لەگەڕا گوتی بڕە بە خەرچی ئەو ڕازگۆیانە بوو کەتانی پێغەمبەر و مسلمانەکان بەوە خۆ ئێستا کە ئەندۆنوسیایە جنوبی ئەفریقایە نازانم چیان دەرەیە ئەوانە خۆ جەیشی ئیسلامی جنوبی نەگەیشتێ هەمووی بە ئەخلاقی مسلمانەکان لەسەر پەردۆی پەروەردەی قورئان و سونەتی پێغەمبەر مسلمان سەرەوە هەمان ڕازگۆیاتی در ئێستا ئێمە لە نێو مانجی مەولودی پیرۆزداین مانج لە دایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم سپاس بەخوای گەورە میلەتی کورد هەر لەو ڕۆژێک کە ئیسلامی بە ئاشتی وەرگرتیە بە جوانترین شێوە پەیڕەوی لە سونەتەکانی پێغەمبەری خوا کردی و هەمیشە لە خزمەت پێغەمبەری خوادا بۆ صلی الله عليه وسلم بە قەناعەتی خۆم ئێمە هەموو کاتێک دەبی لە خزمەت پێغەمبەری خوادا بین صلی الله عليه وسلم بەڵام بەتایبەتر لە مانجی مەولودی پیرۆز کاتێکەوە ئەو بۆنە پیرۆزە دەگەڕێتەوە زۆرم پێخۆشە یعنی هەموو لایەکمان هەموو خانەوادەکان هەست بکەن شتێکی نوێ هەیە یعنی بۆ نمونە ئەگەر شتێکی زۆر بەسیت برێن لە ماڵێ ئەگەر گلۆپەچی لە ماڵێ ئەگەر بۆ نمونە ماڵەکەت بڕازێنیەوە بەس دەوەی منداڵەکە پرسیار لێ بکە بڵێ بابە ئەوە خەریکی چی دەکەی تەنها پەیامەش تێبگەنی برێ ئەوە پێغەمبەر ساسم لە ڕۆژێ لەدایک بووە لەوێ ڕادەست پێ بکە هەتا کۆتایی بۆ نمونە ئەوی لە توانایدا هەیە با بتوانانی لەو مانگەی ژیاننامەی پێغەمبەری خوا ساسم بخوێنیتەوە بتوانی ژیاننامەی سەحابە بەڕێزەکان بخوێنیتەوە با خێزانە بەڕێزەکەی لە خۆی بینیتە ئەو کتێبخانانە کتێبێ خوای بەزار ئێستا زۆر بێ هەر زۆر کتێبە باشەکانمان وەرجێدرانی سەر زبانی شیرینی کوردی بابچی کۆمەڵە کتێبێک لە بۆ خانەوادەکە و ماڵەکەی بباتەوە بخوێنیتەوە زۆر باش مامۆستا ئەوە خوێندیەوە چەند گرینگە لە ڕفتاری ڕنگ بداتەوە تازە حتممە جەنابیشتان لەو سمینار ئامادە بوون سمیناری دکتۆر جەعفەر گوانی زۆر تەکیدی لەسەر و بابەتە کردەوە فعلەن وایە یعنی ئەمە وێڕای ئەوەی کە پاشەوەی کە شارەزا بوون لە ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەوەی گرنگتر ئەوەیە گوێڕایەلی فەرمانەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەوەی بزانی کە پێغەمبەری خوا بەچ دڵی خۆش دەبی بیکەین و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەچ دڵی تەنگ دەبی پێی عاجز دەبی نەیکەین و خۆمانی لێ بەدوور بگرین ان شاء الله زۆر باشە دەمێ ئەوەش بڵێم یعنی زۆر جار ڕفتاری ئێمە کاریگەری لەسەر بەرامبەرمان دەبێتن ڕەنگە ئێمە خۆماوانی شام دەین کە شوێنکەوتەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڵام کاتێک کەسێک ڕفتارێک لەمە دەبینێ کە دوورە لە ڕفتاری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕەنگە دینەکەی لە پێشچاو جوان نەبێ وەکو پێویست بۆی دەبێ ئاگاداری ڕفتاری خۆمان بین زۆر جوانە فعلەن هەموو شتێک هەر خوێندەواری و هەر قسەی گەورە و نەسیحەت و ئامۆژگاری نییە جاری وهەیە بۆ نمونە ئەتوو کەسێک عاجز دەکا کەسێک تووڕەت دەکا ئەتوو کە لە سەر خۆ هێمن بووی مەسەلەن بۆ نمونە شوێرێک سایقێک مەسەلەن لە شوێنێک لە جێگایەک بێتاقەتیەکەن و ڕەنگە مەسەلەن ماندووبی هیلاکبی بەڵام کە سەبر و تەحەمل و خۆراگری هەبوو ئەو ئەخلاقی پێغەمبەر صلی الله علیه و سلم جیران لەگەڵ جیرانی بە هەمان شێوە دوو هاوڕێ لەگەڵ یەکترن بە هەمان شێوە دوو برادر لەگەڵ یەکترن بە هەمان شێوە یان کەسێکە لە بازاڕێ دوکاندارە معاملەچیە دەبی لە هەموو شێوازێک ئەخلاقی پێغەمبەر صلی الله علیه و سلم تێمان ڕنگ بداتەوە بەڕاستی کام ڕەوشت کە ڕۆژتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەمووی زۆر باش بووە هەمووی نایاب بووە هەمووی لە لووتکە بووە کامەی بوو ئێستا زۆر بە پێویست دەزانی لە ژیانی مسلمان ڕنگ بداتەوە بە قەناعەتی خۆم ڕاستگۆیی یەک لە ڕۆژتە گرنگەکانی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم کە باسی دەکەین کە ئەمڕۆکە گرنگە مسلمانان و بەتایبەتی و حکومەت و لایەنەکانی دەسەڵاتیش جێبەجێ بکەن بابەت چاکسازیە چونکە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم کاتێک کە ڕووی لە شاری مەدینە کرد کۆچی پیرۆزیان کرد یەک لە ئامانجە سەرچەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو کە کۆمەلگایەکی ڕاست و دروست بەرهەم بهێنێتن ئەو کۆمەلگا ڕاست و دروستە پێشکەوتووەش دروست دەبێتن لە ئەنجامی دەستپاچی لە ئەنجامی چاکسازی چونکە تەماشا بکەین ئەگە هەر وڵاتێک خەڵکی دەستپاک و خەڵکی پاک بەڕێوە
نەباتن ئەو وڵاتە وێران دەبێتن بەرە وێرانی دەچێتن کاتێک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتە شاری مدینە یەکەم ئامانجی ئەوە نەبوو کە ئێمە زۆر جار لە بابەتەکان باز دەکەین کە ئێمە تەنها ئەو سوخەت ڕاست ئاشتەوایی و برایەتی بابەتێکی گرنگە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم باس کرد بەڵام زۆر جار باسی ئەوە دەکەین کە تەنها بابەتی تەوحید بوو بابەت یەکتاپەرستی بی پێغەمبەر صلی الله عليه وسلم بابەتی زۆر گرنگی لە مدینە جێبەجێ کرد بابەتی یەکتاپەرسێک لە بابەتە گرنگ هەموو بەڵام بابەتی تری شەو بوون نمونە بەرهەمهێنان کاتێک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مدینە بوو یەک ئەوە نەبوو دەوڵەتی بنیادنا دروست بوون دەوڵەت بە بەهێزکردنی ئابووری دەبێتن بەوە بەرهێنان دەبێتن بە کشتتوکاڵ دەبێتن بە کارگە دەبێتن چونکە سیر پێ پێغەمبەر صلی الله عليه وسلم نەیگوت تەنها بەرامبەر کافران و بەرامبەر ئەو کەسانی کە دژایەتی شاری مدینە دەکەن تەنها دوعا بکەن بەڵکو هەستا کارگەی دروست کرد هەستا پەرە بە کشتتوکاڵ درا هەستا پەرە بە بازرگانی درا ناو شاری مدینە لەلایەن کەسانی دەستپاک دەی پەرە بە وڵات بدرێتن دروست ژیاننامەی پێغەمبەر صلی الله عليه وسلم فێرە چاکسازیمان دەکات لە حکومڕانی باش ئەوڕۆ سەبەبی پاشکەوتنی وڵاتانی مسلمان بەداخەوە نەبوونی حکومڕانێکی باشە زۆر باشە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فێریش دەبین بڵین لا نەخێر نا زۆر گینگە لە ژیانی ئێمەش نەخێر هەبێەوە نیە طبعا ئینسان کە خوا پەروەردگار خوای پەروەردگار دروستی کردی ئینسان خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی ئەوەندە دەسەڵاتی دایە بە ئینسانەکان بۆ نمونە خەڵکە خێ بڕای بەخوای پەروەردگار نیە بەڵام خوا ڕزقیشی دەداتن بەڵام لە بەرامبەر ئەوەدا ئینسان دەبی فێر بیتن برێن نا هەر کەسێک نای نەبی بە ئازادی ناژیتن دەبی نات هەبیتن ڕاتکردنەوەی هەندێک بابەت دەبی کە لەگە دینت ناگونجێ لەگە قیەمت ناگونجێ لەگە نیشتیمانت ناگونجێ لەگە ئەخلاق و کولتورت ناگونجێتن بە تایبەتی مامۆستایانی ئاینی ئەگەر ئەمن وەکو خۆم لە چەندین شوێن نام کردووە و لە ڕوبەڕووی چەندین شتیش معنای ئەوە نیە ئەوەی نابکات دژی وڵاتیتی ئەوەی نادەکاتن لەگە پێشکەوتنی وڵاتیتی لەگە پاراستنی وڵات ئەگە هەر کەسێک بە هەموو شتێک ڕازی بوو کەواتە ئەو کەسە نەنیشتیمانی خۆش دەوێت نە ئاینی خۆش دەوێت نە کۆمەلگای خۆش دەوێت نە کولتوری خۆش دەوێتن ئەگەر مەجاتان هەبیتن حەزم لێ بابەتێک بجێڕمەوە هەر کەسێک کە گلەی و ڕەخنەی لەو بەرپرسان کرد لە وڵاتەکەی کرد لە حزب و دەسەڵات کرد معنای ئەوە نیە دژی دەسەڵاتە نمونەکتان لۆ باز دەکەم دەرێ کات خۆی ئافرەتێک لە ڕێگا بوو گەیشتە ئافرەتەشتر ئافرەتەکەی ئەو مێکەشیان مندارەی پێ بوو گەیشتە پێ ئەو منداری لە ئەو منداری لە باوش بوو کاتەکە ڕۆیشتن گەیشتە مندارەکەی لە ڕێ لە باوش کرد مندارەکەی لە ڕێ لە باوش کرد مندارەکەی لێوەرگرت گوتی بینە بایارمەتی دەم ئەو مندارە بایارمەتیت بدەم ئەو مندارت لەگە هەڵگرم گەیشتە ئاوادانی پێش ئەوی بگاتە ئاوادانی مندارەکەی لێوەک لە باوش کرد گەیشتە ئاوادانیەکە گەیشتە گوندەکە لێوێن دەرگوتی وڵا ئەو مندارە هی منە ئێکەسەشی نەبووە کاتێک ئێستا ئیتساڵات نەبووە کە نفوس نەبووە لێوەربگرن حەج خەڵک گاسیان کردوش ئەو ژنەی کە مندارەکەی دزی و دەقیژاند و لە ژنەکەی کە زیاتر لە خۆی دەدا دەیگو ئەو مندارە مەلۆتکەی من مندارەکەش زمانی نەبوو کەسەش حەشیمیان گاز کرد کەسەش حەشیمیان گاز کرد گوتیان وەرە ئەتوو ڕازی بە لە بینمان کە چ لەو مندارە بکەین گوتی باشە مندارەکە بەش دەکەین لە بینتان دەیبڕینەوە ئەو ژنەی کە داچی ئەو ژنەی کە داچی ڕاستەقینە وتی نا مندارەکەم کرد مەکەن لێگەڕە بابی باتن یعنی ئەو کەسێک کە ڕخنە لە وڵات دەگریتن ئەو لە دەسەڵات دەگریتن ئەو خەڵکی کە دەرێن نا معنای ئەوە نیە ناڕازی معنای ئەوە نییە کە وڵاتی خۆش نایە بە پێچەوانەوە ئەوەی بەڵام ئەو کەسێک کە ڕخنەش تەندروست دەگریتن باڵامە بێتە شیرکردن بەبێ ناوزڕاندن لە خۆشەویستی نیشتیمانی بێتن دەبی ڕێزی لێ بژیرێتن چکۆ سیفەتی پێغەمبەرمانە صلی الله عليه وسلم السلام عليكم دكتور جان. عليكم السلام جان مسایم حواڵتان باش بابت پارێزی مەفەق ان شاء الله دەتانم بڵێم ئەو زەردەخەنەیەش یەکە لە ڕۆژتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بالتأكيد يعني إنسان مسلمان واجب همو كاتك بس زردخانة بي پیغمبر صلى الله عليه وسلم يعني لو نعمتير وتبسمك في وجه أخيك صدقة يعني پیغمبر صلى الله عليه وسلم دفرمي هیچ خير و ساكيك واز لمين اگر رو خوشش بي برامبر مسلمانان دريا برن رو هر رو خوشك لود بصدقه حسابك ريت يعني هم ضلي برامبر خوشك هم بخدرت خوش بيته هم لك همان كادا بصدق لك نخواي غورو لو تنسري خوز مسلمانان لزيات الرو قرجي لزيات الرو موني لزيات قصير رخ لغريا كردن فير باينا زردخانه كلنا خودي تدري نك زردخانه كي شكلي وتواو سن بيسمان لو سردمي بورو خوشي هي هر لهمو كاتك زيادة بيوسمان بيه اما يعني تازش لخلال سمينارك اشتكم باس کرد اما استا مسلمانان بيوستيان با
نووسینی زۆر نییە پێویستیان بە قسەی زۆر نییە ماشەڵڵا کتێب وشی خۆرەیە ماشەڵڵا قسەی جوان وشی خۆرەیە یعنی ئێستا گەنج هەر گەنجێکی مسلمان هەربان خوازە کە مامۆستایەکی ئاینی بگرە دەیان قسەی جوانەکەین کە کاتی خۆی لەوانەیە بە 100 ساڵی هەندی ساڵێکی ئێستا ئەو قسە جوانانە خڕنەبانەوە بەس ئەوانە کاریگەری دروست ناکەن ئەگەر ئەخلاقی جوان ڕەوشتی جوان زەردەخەنەی جوان دەستپاکی جوان هەموو ئەو کاران جوانی تێدانە بن ئێستا مسلمانان لە قۆناغێکین پێویستمان بە دەعوە و بانگخوازی ئەخلاقی هەیە بە لە دەعوە و بانگخوازی قسە و زانستی و هەر قسەیەکی دیکە بۆچی مامۆستا زیاتر دڵی پێویستمان بە بانگەوازی کردداریە لە ژیانماندا لە بەرچی ئەمە دوو هۆکاری دوسێ هۆکاری هەیە یەک لە هۆکارەکان پیشانێدا کە ئێمە قسەکانەکەین لە قسەکانمان ڕاستەکەین یعنی خەڵک کاتێک قسەیەکی بە گوێ منەکە کاتێک ئەمە قسەکەمان کرد کردداریشمان وابوو کە کرددارمانوانە بوو خەڵک لەمە ناکەویتە گومان لە پەیامەکەمانەکەویتە گومان دەری ئەگەر ئەو پەیامێکی ڕاست و دروست باە لۆ ئەوەی قسەکانە کاتن بەخۆی قسەکانی پێچەوانی ئەوەنە ئەوەی یەک دووەمیان ئەمە دوونەوە کاریگەریمان هەیە کاریگەری زارەکی هەیە کاریگەری کردداری هەیە کاریگەری کردداری ڕاستەوخۆ کەسی بەرامبەر هەم عملیەکەیە بینی هەمیش سوودەکەی دەگاتەویش ئێستا لۆ نمونە مەسەلەن دەستپاکی مجرد ئەم لۆ خۆم نیە دەستپاکی لە ئەو مؤسسەسەکەیشی لەگەرەکەم لە ئەو کۆمەلگایشە کە لە ناوی ئەژین بەس ئەمن کە بەس برێم دەستپاک بن تەنها لەوانێ ئەو کەسی بە گوێمەکە بەس ئەگەرم بخۆم دەستپاک بووم هەموو لایەک سوودێگاتێ لەبەر هەندێ ئەمە پێویستمان بە ئەخلاقێکی بێدەنگ هەیە بەڵام ئەخلاقێکی جوان کە واقع بگۆڕیتن نەک تەنها دووبارەیەکەمەوە قسەی زۆر و بەڵام هەڵسوکەوتێکی وای لەگەردانە بیت زۆر باشە دکتۆر جاوەڵات دەمەوێت ئەمەژە بەوەش بکەم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرموێ چیتان لە بۆ خۆتان پێخۆشە لۆ بەرامبەرکەشتان لۆ براکەشتان پێتان خۆش بێ وایە ئەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە هەردوو لایوەی کرد یعنی ئەوە پێوەرێکی زۆر گرنگە خۆزگە مسلمانان هەردوو پێوەرەکە ئیشمان لەسەر کرد یەکیان لە چاکە یەکیشان لە گێڕان لە گوناحکردن پێغەمبەر صلی الله علیه وسلم پێوەرێکی دانایە لە هەردوو پێوەرەکەی خود دەڵێ ئەگەر بتەوێت چاکەیەکی بکەی یان بتەوێت لە گوناحێکی بگەڕێەوە بڕۆ زێ بەرامبەرت سالۆن مونە ئەمە قسەیەکی لەگەر زەناب دەکەم بەر لەوەی قسەکەی بکەم دەبی ئەمن خۆم بینمە زەیت و ئایا ئەگەر تو ئەو قسەیە لەگەرە من کرد ئەم دڵم پێخۆشە بیان پێم ناخۆشە ئایا پێ ڕازمە یان پێ ناڕازمە ئایا مەسەلەن دەبیتە مای بەختەوەری من یان مای عاجزبوونی من ئەگەر ئەمن ئەو قسەم لە تو بەرامبەری خۆم پێخۆش بوو کەواتە ئەمە قسەکەی دێ بەرامبەری تو بکەم بە پێچەوانەوە ئەگەر ئەتو ئەو قسەیە بەرامبەری من کرد پێم ناخۆش بوو دەبی بزانم کاتێک ئەمیش بەرامبەری توەکەم هەمان ئەو قسەم پێ ناخۆشە لە گوناحیش بە هەمان شێوە پێغەمبەر صلی الله علیه وسلم کابرایە کاتە مزگەوتێ گوتی یا رسول الله ئئذن لی بالزنا ڕێم دەبازی نای بکەم پێغەمبەر صلی الله علیه وسلم نەیفەرموو کردیانە هەڵا ئەوانەی لەوێ بوون بێدەنگ باکووەوەکەی بەرامبەر پێغەمبەری صلی الله علیه وسلم پێغەمبەر فەرمی ڕاوەستن بانگی کوڕەکەی کرد دەستی لەسەر شانی دانا دوو لەیەک عملیەی دوو پەیامی پێدان فەرمووی ئایا پێت خۆشە داوێن پیسی زینا لەگەداکت بکرێ حاشا شتیوانە لەگە خوشکرد لەگە فلان هەموو ئەوانی گوت فەرمووی دەبزانە ئەو ئافرەتەی کات و داوێن پیسی لەگەرەکەی مەفهومەکە وهایە یان داچی کەسەشە یان کەسی کەشێکی یان خوشتی کەسەچە کەواتە ئەوش پێی ناخۆشە پێغەمبەر صلی الله علیه وسلم چی کرد دوو شتی کرد یەکەمیان کە گوناحەکەیەکەی هەموو ئینسانێک حەیایەکی هەیە هەر چەند بێ حەیابی حەیایەکی فطری هەیە ئەتو تەماشای کە کابرا زمان پیسە بێ ڕێزە فلانە بەس دەگات هەندێک مووقفی وەقفەیەکێک هاتن پێغەمبەر صلی الله علیه وسلم لە گوناحەکەی چی کردێ یەکەم جار ئەو حەیا فطریە لە ناخی ئینسانەکەی زین دەکاتەوە دوام ئەوە مەبەستە سەرەکیەکەیە یەکسەر ئەتوو دەباتە جێ قوربانی ئەتوو دەستدرێژی کاری دەفەرمی ڕاوەستە بەر لەوەی دەستدرێژیەکەی بکەی بڕۆ جێ قوربانیەکەی ئایا ئەگەر ئەو درێژە لەگەرە تو بکری ئەتوو ڕازی یان نا لۆ نمونە دەتەوێت دزی بکەی لەتەوێت ناپاکی بکەیت دەتەوێت خیانەتێکی بکەی ئایا ئەگەر ئەو خیانەتە لەگەرە تو بکرێ ڕازی زانم زۆر جاران نمونە بە سڕی بەنزینی دەینمەوە دەرێم ئەتوو مەسەلەن کە دێی سڕی لە خەڵکی ئەبڕی بینە پێش چاوی خۆت ئەگەر تو سێ سەعات سڕەت گرتبی یەکێک بە عنتەری بێ لێ ڕابستی ئەتوو چت لێ دێ ئەتوو شێتەبی ئێدە بزانە ئەو وەختی ئەتوو چی خەڵکێک لەوێ شێتەبی مەبەست زاوان نمونەی بەسیط وەکو دەینەوە کەواتە ئەتوو بەر لەوەی گوناحی جا لە چاکەکە شوایە ئەو نمونەی کە جەنابەتی ناوە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ چت لۆ خۆت پێ خۆشە دەبی لە بۆ برای خۆت پێ خۆش بی برایەتی کردارە نەقسەبی ئەمن حەز ناکەم کەس خیانەتم لێ بکە حەز ناکەم هەژار بم حەز ناکەم زەرەر بکەم حەز ناکەم لە ناخۆشی بم حەز ناکەم جوێنم بدرێتێ حەزەکەم ڕێزم بگیرێ حەزەکەم خەڵک لەگەرم ڕووخۆش بی حەزەکەم خەڵک هاوکار بی حەزەکەم منداری سەرکەوتو بی حەزەکەم کەس خیانەتم لێ نەکە حەزەکەم کەس لە پشتەوە زەربەم لێ نەدا حەزەکەم کەس درۆم لەگە نەکا دەبی لۆ هەموو خەڵکی ئەو هەم پێ خۆش بی ژانی خەڵکی خۆش بی خەرگ لە بەختەوەری دابی کە کوڕی خەڵکی سەرکەوتو ئەم درم خۆش بی کە کچی خەڵکی سەرکەوتو درم خۆش بی حەسادەتم نەبی ڕەخم نەبی هیچ یعنی خۆم دەبەمە جێوی وەکو ئینسانێک چم لەوە پێ خۆشە دەبی لە بۆ هەموو مسلمانان بەخوا ئەگەر ئەوەی زێبەزێ بکەین ڕاست دنیا دەکەینە باشتە بخۆمە زۆر باشە دکتۆر ژیان زۆر جار کە لە کاتی ئامادەکردنی بەرنامەم ئەگەر
ببینم بۆ منە بەرامبەرەکەشم راپۆرت ئامادە دەکا ینی لە خۆمەوە دوعای لۆ دەکەم دێم خۆی سەرکەوتویکەی کە کەسێک دەبینم بۆ نمونە خەریکی ئیشوکارەکە ئەگەر ئیشوکارەکە لەگەم نیژێک نەگرتەوە دێم خۆیان ڕسقی بدەیت چەند میهمە بۆنە دوکاندار لە تەنیش یەکن دوعا بۆ یەکەم برێ وڵای ئەم بازارم باشە ڕەبی خۆیان ئەوش بازاری باشبی بۆ نەفەسە ئیش بکەین چەند بەختەوەری ڕووماتی دەکا ئەمن دارش لەگە برادێکی دانیشت بووم منافەسی معاملێکی هاتە پێش تەماشای کردێ خەڵکە هاتی تەناوێ ئەو خەرکە پێویستیان بۆ معاملەی هەبوو ئەویش ئەگەر چوو باناوێ ئەوان هیچیان پێ ناکرا یەکسەر کشاوە گوتم لۆ ناچی کاکە من محتاج نیمە حتى ئەگەر محتاجیش بم بەس ئەو لە من محتاجترا ئەمن دەزانم ئەم بسمە منافەسەکەی ئەوە دۆڕێنی کو ئەگەر ئەمن محتاج بم یەکەک بێ محتاج نەبی پێم ناخۆشە ئەویش پێی ناخۆشە کەواتە دەبی لۆی زیاترم پێ خۆشبی قەناعەتم پێ بکە یەک لە ئەو شتانی هۆکاری نابەختەوەری ئێستای کۆمەلگایە ئەو حەسادەت و ململانی ناشەریفانەیە بەخۆی ئەمە دوو شتمان هەیە ململانی ناشەریفانەمان هەیە تەدافعی ئیجابیشمان هەیە تەدافعی ئیجابی چییە ئەمن کۆمپانیایەکمە هەیە جەنابیش کۆمپانیایەک هەیە ئەمن و تو لەسەر کوالیتی باش منافەسەیەکەین لەسەر بازار هەرزانکردن منافەسەیەکەین لەسەر ئەوەی زۆرترین خەڵک بە ئیستفادە بگەینە خەڵک منافەسەیەکەین ئەوە تەدافعێکی ئیجابیە لەناو کۆمەلگا هەتا ئەو بەریەکەوتنە ئیجابی هەبیتن کۆمەلگا بەرەو پێشەچیتن بەڵام ململانی ناشەریفانە زەربەی لێک بداین پشتی یەک بشتێنی لە پشتەوە خیانەتی لێک بکەین واستەی لەسەر یەک بکەین ئەوە هەر کاتێک دڵنیابە بخۆت مرتاح نابی لە خەڵقەژی چونکە ئەزانی هەرچی وەدەستی نایە وەکو ئەوەی وای خوێنی کەسێکە بیمژی دڵنیاش بە خوا سونەتی حیاتی وها دانایە ئەگەر پاشی چەند معاملەی دیکەشبی تۆڵەی ئەو ئیشت هەر لێ ئەکرێتەوە قەت ناتوانانی بەختەوەربی لەگەری بەڵێزان و خۆشەویستانەوەی کە بینیتان و بیستان ئەو سەرنج و تێڕوانینانە بوون کە باس لە ڕەوشتی پێغەمبەری خۆیان دەکرد صلی الله عليه وسلم ڕەنگە هیچ یەکەیان بە تەواوەتی ئەو حەقەی نەدابێ کە باسی ڕەوشتی پێغەمبەری خوا بکە صلی الله عليه وسلم ئێمە هەمیشە دەبێت چاو لە ڕەفتارەکانی پێغەمبەری خوا بکەین صلی الله عليه وسلم جا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕەفتارەکانی هەمووی پێرفێکتە هەمووی زۆر تەواو هەمووی نایابە هەمووی بۆ ژیانی ئێمە یعنی پێویستیەکی حتمیە بەڵام کە پرسیار لە دایکمان عایشە دەکەن دەڵێن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕەفتاری چۆن بوو ئەو دەفەرمێ قورئانێک بوو لەسەر زەوی دەڕۆیشت بزانن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕەوشتی قورئانی بوو جا ئێمەش کە بە خۆمان دەڵێن شوێنکەوتەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چەند ڕەفتار و ئاکارمان لە پێغەمبەری خوا دەچی لە ئیشکردنمان لە مامەڵەکردنمان لە هەسوکەوتمان چەند ڕەوشتەکانی ئێمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی خۆشە چەندێک لێمان ڕازیە ئایا ئێمە حەز بە خۆشەویستی و سەرکەوتنی کەسی بەرامبەر دەکەین ئایا ئێمە حەز دەکەین کەسی بەرامبەرمان لە ژیاندا بەختەوەر بێ ئاسوودە بێ سەرفراز بێ کامەران بێ دوور بێ لە خەم و خەفەت دوور بێ لە ناخۆشی دوور بێ لە نەخۆشی ئایا حەز دەکەین ئێمە حەز دەکەین کەسی بەرامبەرمان هەمیشە لە لووتکەبی ژیانی خۆشبی زەردەخەنە و پێکەنین لە ماڵەکە دابی لە جیاتی دەنجی گریان و فرمێسکی چاوەکان ئێمە کاتێکەوە لە شقامێک دەڕۆین چەندێک ئارامگرین برین با لەسەر خۆبین یعنی بۆ نمونە کاتێک لە کاتی لێخوڕینی ئۆتۆمبیلین با کەمە ئارام بگرین هۆڕینی زۆر لێ نەدەین با بڵین ڕەوشتی ئێمە لە ڕەوشت پێغەمبەری خوا دەچێت صلی الله عليه وسلم مافی ڕێگا دەدەین مافی شەقام دەدەین مافی کەسی بەرامبەرمان دەدەین کاتێکەوە شتێک دەفرۆشین چەند بە حەڵاڵی و بە پاچی دەیفرۆشین کاتێکەوە قسەیەک دەکەین چەند ڕازگۆیانە و قسە دەکەین چکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕازگۆ بووە ئێمە قسانەی دەیکەین ڕازگۆیە یان لە ناخێکی پاکەوە دەردەچێت چکە قسەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ناخێکی پاکەوە دەردەهات ئێمە قسانەی دەیکەین لە ناخێکی پاکە ناخمان پاکە گومانی باشبردن بە خەڵکی گومانی باشبردن بە بەرامبەر چەندێک لە ژیانی ئێمە لە ڕەفتاری ئێمەیە بۆی واخوازم هەوڵ بدەین درنگ نییە ئێستا دەست پێ بکە دەست پێ بکە یەک ڕەوشتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ژیانی خۆت زیاد بکە
چەند ڕۆژت هینایتە جێ ئێستا یەک ڕەوشی زیاد بکە هەفتەی داهاتوو ڕەوشتێکی دیکە زیاد بکە باوەڕم پێ بکە لە ژیانتدا زۆر بەختەوەر دەبی زۆر ئاسوودە دەبی سەرکەوتی دنیا و قیامەت دەبی تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرە مەشاد و کامەران بن خواتان لەگەڵ